ئەم پرسە گرنگە چونکە ڕاستەخۆ پەیوەستە بە ئابووری هەمووی عێراق و هەرێمی کوردستانیش، چونکە بەشێکی هەرە زۆری ئەو پەکەوتنەی کە عێراق دەستی داوەتێ لە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان نەبوونی ئەو یاسا و تا دواتریش. گرنگی یاساکە گرنگی بوونی یاسایەکی لەم شێوەیە کە سەرجەم هاوکێشی عێراق بەسراوەتەوە بە نەوتەوە بۆچی جێبەجێ ناکرێ ئەبێ لە بەڕێز دکتۆر گۆڤەن شێروانی بپرسین، چونکە ئەو شارەزای نەوت و گازە و میوانی ئێمەیە. دکتۆر بەخێراتی ئەم کاتت باش. خۆش بیسەلامت. دکتۆر با لەمەوە دەست پێ بکەم، وڵاتێکی وەکو عێراق کە خاوەنی بڕێکی زۆر لە دەگی نەوتە بە گوێری ئیدارەی وزەی ئەمریکا ئەڵێ عێراق پێنجەم وڵاتە لە یەدەگی نەوتە. ئەمە لەلایەک وەجگە لەوەش 90% داهاتی عێراق پشتی بە نەوت بەستووە. باشە لەناو ئەم هەموو کێشەیە، لەناو ئەم هەموو پشتبەستن بە نەوت و ئەم هەموو نەوتەیە ئەکرێت وڵاتێکی وەکو عێراق یاسایەکی نەبێ لەسەر نەوت ئەوە تا ئێستا دیسانەوە نردووە بۆ حکومەت و پەسەندی نەکرد. بۆ سلااوڕێزم بۆ کەناڵی کوردستان بیسار و بینێرانی عزیز بۆ بەڕێستان هاژەخن. بڕاستیش تۆچی سەیرە کە وڵاتێک بربڕەی واتە ینی عمودی فەقەری اقتصادەکەی اعتماد لەسەر نەوت دەکا، لە خودی یاسای بودجە 187 اعتماد لەسەر نەوت دەکا، بەڵام بەفعلی پتر لە 190 تا 93 اعتمادی لەسەر داهاتی نەوتە. نەبوونی یاسا ئەمە بۆشایەکی دەستوری پیا کردووە و زیانێکی گەورەی بە عێراقە. یەک لەو زیانانە تەنالۆ باسکردنەوە سەرجەم بڕیارەکان مۆنۆپۆل دەکرێت لە خودی وزارەت و حکومەت و بەڕێوەبردننی ئەم سەکتەرە خراپ دەبیتن و دەرگای جیاجیا دەکاتەوە بۆ گەندەڵی وەرەوە زیانشی گەورە دەبەخشێتن بە ئابووری عێراقەوە. بەڵام هەبوونی ئەم یاسای هەموو ئەم شتانە کەم دەکاتەوە وا دەکرێت ئەم سەکتەرە کە گرنگە بۆ عێراقیش بە شێوەی پرۆفشنەڵ و یاسایی بەڕێوە بچیتن نەک بەو شکلەی کە ئێستا هەیە. باشە ڕێگریەکان چییە لە بەردەم دەرچواندنی یاسایەک بۆ نەوت و گاز؟ یعنی بۆچی ئەم کارە ناکرێت بۆی کە یاسایەک هەبێ وتر ئەم هەموو کێشەیە چارەسەر کرێ؟ خۆی ئەم یاسای بە تایبەت جگە لە یاسایەکانی تر زۆر لایەنی تەکنیکی و علمی و فەنی تێدایە. زۆر گرنگە دووربی لە ململانەی سیاسە و ئەجندایەکانی حزبەکان کە دەستێوەردان دەکەن بە شێوەیەک زیان دەگەینە ئابووری عێراق و بەرژەوەندی عێراق و وەچۆنەتی بەڕێوەبردننی ئەم سەکتەرە. و تەنها بۆ باسکردنەوە ڕەشنووسەکەی کە اتفاق کرابوو یەکەم جار لە 2007 ئامادەکرا، واتە ڕاستەخۆ 2 ساڵ لە دوای دەرچوونی دەستوری عێراق 2005. بەڵام ئەو ڕەشنووسێک کە اتفاق کرا لە سەری دواتر هەنادرا بۆ ئەنجومەنی شوڕا دەستکاری تێکرا لە جگە لەو اتفاقانەیە کە کرایە بۆیە عرض نەکرا دووبارە لەوە پەرلەمان. 2011 دیسان ڕەشنووسشتر هەبوو، 2023 ڕەشنووسشتر هەبوو کە ئێستا دوا ڕەشنووسە. هەرێمی کوردستان بۆ چوونی خۆی دەربارەی ئەم یاسایە بە ناوی ڕۆیایەکی پێشکەش کردو بە فەرمی بە حکوومەتی عێراق وەپی ئەو دوو ڕەشنووسەی عێراق و هەرێمیش ڕەچاو بکرێن، وەرەوە بەرچاوکردنی بڕگەکانی دەستور یاسایەکی تازە دەربچیتن بەرژەوەندی هەموو لایەکان و مافی هەموو لایەکان بپارێزێت. باشە ئەم یاسایە توانێت هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان ئاسانتر بکات یاخود بەبوونی ئەم یاسایە ئیتر هەناردەی نەوتی هەرێمی کوردستان بکرێتەوە ئەو کێشەیە چارەسەر بکات؟ خۆی دووسێ بنچینەی ئەساسی هەیە بۆ دەرهێنانی ئەم یاسایە. یەکەم شت بەرگەکانی دەستور، دووەم شت بەرنامەی حکومەت و بەرنامەی هاوپەیمانی ئیدارەتی دەوڵە کە هەموو اتفاقیان کردە لەسەری وەلایەن پەرلەمان پەسەند کرا و وەرەوەها ئەم اتفاقی نێوان هەردوو حکومەت لە مانجی نیسانی ساڵی ڕابردوو و بڕیاری محکەمەی پاریس ئەبێ هەمووشتان ڕەچاو کرێ لەگەڵ یاسای بودجە. ئەگەر ئەم 5 خاڵە گرنگیە ڕەچاو بکرێت لە یاسایەکە بە من دڵنیامە یاسایکی باش دەردەچی و بەرژەوەندی هەموو لایەکان دەپارێزی. بەڵام ئەوەی کە ڕوویدا ئێستا یاساکە دووبارە گەڕاندراوە بۆ حکومەت واتە بۆ چوونی جیاواز هەیە، فروقات اختلافاتێکی زۆر هەیە نێوان لایەنەکان، نەیانویست تووشی کێشەیەکی زیاتر بن. خۆیان ئێستا دوو کێشیان هەیە لەسەر دوو یاسای تر کە بەرامبەر پەرلەمانە، ئەمش یاسای ئەحوال مەدەنی و یاسای عەفو عامە، نەیانویست کێشەیەکی تر زیادکەن و خۆشی فعلەن باشترین چارەسەر لایەنی حکومی ئەکەوێ بێکرێن نەک لایەنەکانی پەرلەمان کە زیاتر ئاشنانینە لە تەفاسیلی تەکنیکی و علمی لەناو یاسایەکە هەنە. باشە گرنگە پەرلەمانتارانی کورد چی بکەن لەم کاتە؟ گرنگە چەخت بکەن لەسەر
ڕەچاوکردنی بەرگەکانی دەستور بە تایبەت مادەی 111 و 112 بەڵێ. کە تایبەتمەندن بە چۆنیەتی بەڕێوەبردنی سەکتەری نەوت بە تایبەت مادەی 112 کە شەراکەت نێوان بەغا و پارێزگەکانی بەرهەمێنەری نەوت و هەرێمەکان دەچەسپێنرێ بە تایبەت لە ئەو چێلگانێک کە هەنووکە بەرهەمێنەرن وەرەوها شتێکتر هەیە لەو بڕگەیە زۆر گرنگە ئەوێ داهاتی ئەو نەوتە بە شێوەیەکی عادلانە ئەبێ تەوزیع کرێ بۆ سەرجەم پارێزگەکان واتە بەپێ ئەو بڕگەیە ئیدارەدانی سەکتەری نەوت ئیدارەی حەسری نییە بۆ حکوومەتی فدرالی بەڵکو هاوبەشە بەپێ ئەو بڕگەیە و ئەو هاوبەشیش مەرجدارە بە دابشکردنی داهات بە شێوەیەکی عادلە مەرجدارە تەنانەت بۆ چێلگەکانی ئێستا ئەو کاتێک کە 2005 لە کاردابوون واتە چێلگەکانی تازە ناینگرتەوە ئەو خاڵەکی زۆر زۆر گرنگە جێکەواتە لەم کاتە جێبەجێکردن یاخود بوونی ئەم یاسایە لە مەسلحەتی عێراق نییە لەم دۆخی ئێستای بڵێ لاەن هەیە لە ناو حکوومەتی عێراق لە ناو بەغاوە دەست ڕۆیشتونە هەوڵ دەدەن ئەم یاسایە دەرنەچی هەوڵ دەدەن هەوڵەکانی حکوومەتی سودانی بۆ کەمکردنی کێشەکان سەرکەوتونە بن و هەوڵ دەدەن حکوومەتەکە بە گشتی سەرکەوتونەبی ئەمەش ئەجندەی سیاسیە و قوربانیەکەی ئەم یاسایە و بەشەکانی تر هەموو هەوڵەکانی تر حکوومەتی سودانی خۆشبەختانە ئەو کاتی حکوومەتی سودانی و کابینەی نەوت دەستیان پێکردیە نزیکەی 50,000 شاندەکانی ئاستی باڵای حکومەت سەردانی بەغایان کردیە و چەندین چارەی تر کێشە چارەسی کرا بۆ یاسای بودجەیە پێشمەرگەیە مادەی 140 بەڵام ینی کارکرا لەسەری وەرها یاسای نەوت و گاز ئەم ژینگەیە خۆشە ئەبێ استقلال بکرێت قۆرق بکرێتەوە بۆ دەرهێنانی یاسایەکە بۆ بەرژەوەندی هەموو گەڵانی عێراق بەهرێمی کوردستانیشەوە باشە کەواتە بوونی یاساکە کاریگەری ڕاستەوخۆیە بێ لەسەر بژانەوەی ئابووری عێراق بەگشتی بەتاکید وەک باسمان کرد نەبوونی یاسا وای لە کرد کێشەیەکی ڕاگررتنی هەناردەکەی نەوت بەڕێی بەندەری جیهان تورکیە بوەستێ ئێستا نزیکەی پتر لە 15 مانگە زیانەکانی بە ئابووری عێراق پتر لە 15 ملیار دۆلارە ئەمەش زیانی زۆر گەورەیە بە تایبەت ئەم ڕێگایی بەندەری جیهان کە باز دەکرێت ئێستا گرنگێکی زیاتر بەخۆی دەبینیت چونکە تاکە ڕێگایەکە زۆر ئەمین و سەقامگیرە بۆ بازارەکانی ئۆروپا و ئەمریکا بە جیا لەگەڵ ڕێگایەکەی تر کە بەرەگەی کەنداو دەچیت و بە دەریای سوور کە زۆر مەترسیدارە ئەگەر بمانوێ عێراق بێوێ نەوتی هەناردەکردنی ئۆروپا بکە یاخود ئەمریکا باشە دکتۆر بە دەرفەت هێزامیەک پرسیار بە کورتی لە بەڕێستان بکەم عێراق ئەندامە لە ئۆپێک پلاس ئۆپێک پلاسیژەڵێ جارێ ئاستی بەرهەمهێنان زیاد ناکات بۆی کە پابند بێ بە ئەو داوای ئۆپێکەوە ئەوترێ کە ئامادە نیە هەناردەی نەوت یاریمی کوردستان دەست پێ بکاتەوە لێرەیە بێت چاوەڕێی چی بکرێت خۆی دەکرێت عێراق پابندی هەردووشت بکە هەمان کات بڕیارەکانی ئۆپێک پلاس و هەمان کات التزاماتی نیشتیمانی و قانونی بەرامبەر هەرێم و سەرجەم پارێزگاکان ئۆپێک پلاس بریارش داوە کە عێراق بۆی هەیە تەنها 4 ملیۆن بەرمیل ڕۆژانە بەرهەم بێنرێ لەو 4 ملیۆنە 3 ملیۆن و 300,000 بۆی هەیە هەناردەی دەرۆ بکاتن ئەگەر زیاتر هەناردە بکاتن ئەو کاتەی زیادەکە ئەبێ ڕەوانەی پاڵۆگەکەم بکە و بیکاتە بەرهەم چکە بەرهەمەکانی نەوت وەک گازۆیی لەو بنزین ئێستا کورتێنانەکەی عێراق ساڵانە 3 تا 4 میلیارد دۆلار بنزین و گازۆیل استیراد دەکە ئەگەر ئەم زیادەنەوتە تەحویلی پاڵۆگەکان بکە ئەو کاتەی پێویستی بە سیراد ناکاتن و دەشکرێ ئەگەر ئاستی بەرهەمێنانی پاڵەکان زیاتر بی هەناردەی دەرەوە بکرێ بە بێ سنوور یعنی سنوور نییە بۆ هەناردەکردنی بەرهەمەکان نەوت وەک گازۆلی بنزین ئەمەش قازانجەکەی 3 ئەوەندە زیاترە لە فرۆشتنی نەوتی خاو دروستە بەڕێز دکتۆر گۆڤان شێروانی شارەزای نەوت و گاز لەگەڵ مابووی سپاس بۆ بەڕێستان بەخێر هاتن سپاس بۆی زۆر سپاس